بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم دوای ماوەیەک لە دابڕان بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. دەپرسم ئایا حەمەسەعی حەمەکەریم جاف کێیە؟ چۆن لە گوندی نەوێەوە لە باوەشی چیای سوورێنەوە گەشتە وەزارەتی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی عێراق لە بەغدا. عەبدولعەزیز پارڕەزانی داوای چی لێ کرد؟ چۆن مەلا محەممەدی شارەزووری ناسی؟ چ بیرەوەریەکی لەگەڵ مامۆستا قانعی شاعیردا هەیە؟ بۆچی لە ساڵی 1970 زیندانی کرا؟ هەوڵ دەدەم لە چەند حەڵقەیەکی بەرنامەی جێپەنجە گفتوگۆ لەگەڵ مامۆستا حەمەسەعی حەمەکەریم جاف بکەم. ئەمانە کۆمەڵێت تەوەری سەرەکی بەشی یەکەمی بەرنامەکە من. خۆشحاڵم مامۆستا حەمەسەعید لەم بەرنامەیە دەرفەتەیە بتوانین گفتوگۆیە بکەین لەسەر ژیانی سیاسی و فکری و مێژووی و ئەو ڕووداوانەی کە تۆ بینی و تەوتیایی بووی لە زیاد لە 6 ساڵی ڕابردوودا تاکو بتوانین گفتوگۆ بکەین و بینەرانی بەڕێز سوودمەند بن لە گفتوگۆکەمان. بەخێر بێن سەرچاو، زۆر پێ خۆشحاڵم لە ناو کتێبخانەکەی خۆمە ئەم چاو پێکەوتنم لەگەڵات تازەدەن. یاخوا بەخێر بێن لە خزمەتتانام ئەو شتانەی کە ئەتانەوێ بە پرسیارم لێ بکەن یا خۆم باسی بکەم ئامادەم. حەمەسەعی حەمەکەریم جاف کێیە؟ خۆم حەمەسەعی حاجی مەلا حەمەکەریمم لە 1951 لە 14 حوتی 1951 لە ئاوایی نوێ لەدایک بووم لە بناری سوورێن. لە ساڵی 53-54 هاتوینەتە سیسایق ماڵەوە، لەوێ چوومەتە مەکتەبی سەرەتایی. لە مەکتەبی سەرەتاییم لەوێ تەواو کردووە لە سنفی 6 کە دەرچووم بۆ سنفی 1 ناوەندی. یەکەمی قەزای هەڵەبجە بووم لە عربەت ئیمتیحانماندا، مەرکەزی ئیمتیحانی لە سیسایق نەبوو، هێنانیان بۆ عربەت هەر سیسایق نەبوو، پێنجوێن بوو، دەربەنی خان بوو، کۆمەڵی مەکتەبی ئەو مەنتیقەیە بوو، هەمووی هاتووینە عربەت لەوێ ئیمتیحانماندا کە نەتیجەمان وەرگرتەوە کە ئیمتیحانەکەماندا مەنعەتە جەولەکەی 63 دەستی پێ کرد. ئەو وەختە کە زەعیمستی قێرشی هێنا بۆ شارە زوورەوەمانە. ئێمە ئیمتیحانەکەمان تەواو کرده بوو، بە پێ هاتینەوە بۆ سیسایق کە نەتیجەش هاتەوە. من یەکەمی قەزای هەڵەبجە بووم، سێهەمی لیوا بووم، ئەو وەختە پیانەوە لیوای سلێمانی. بەڵێ، ئەگەر بگەڕێمەوە بۆ ژینگە کۆمەڵایەتیە کە گوندی نەوێ شوێنەواری مێژووی گرنگی تایە، بۆ نمونە ئەوەی کە دۆزراوەتە وڵی سەردەمی دەوڵەتی میدیەکان و شوێنێکی تایەک و زینان وایە. ئێوە هەر بە ئەسڵ بۆ خۆتان لە ناو نیشتەجێی گوندی نەوێ بوون و خەڵکی ئەوێن یاخود لە شوێنی ترەوە چوونە و گوندەتان ئەوەدان کردەوە؟ ئێمە هەر خەڵکی نەوێین، باو باپیرم و باپیریشم لە نەوێ بوون. شوێنەواری زۆری تایە ڕاستە فەرمووی. یەکێ لەو شوێنەوارانە زینانەکەی زوحاک مەشهورە، بەردێکە بەقەدر ئەم ماڵا بێ هەڵکۆڵراوە، بەڵام ئێستا لافا و ئەوەی کە لەو ناو ئەو چەمایە پڕی کردوێتەوە کەمی ماوە. دەرگای هەیە و پەنجەرەی هەیە و من لەگەڵ کۆمەڵی شوێنەوارناسی ئەڵمانی و ئەمەی شوێنەوارناسی سلێمانی چوینە ئەوێ سەیریان کرد. هەریەکی ڕێیەکیان هەبوو لەوە، وتیان ئەبێت 3-4 مانگ تیمێک بێن لێرە پشکنین و کنەی بۆ بکەن بۆ ئەوەی بزانن ئەمە هیچی مێژوویەکە لەکەیەوە هاتووە. چونکە من ئەوەی کە پیشانمدان هەر زینانەکە نەبوو، قەڵاکەی زوحاکم پیشاندان، قەبرەکەی زوحاکم پیشاندان. ئەوەیشی لە باو باپیرمانەوە بیستمانە بۆم گێڕانەوە کە ئەم زوحاکە چی بووە لێرە و چۆن کاوە هاتووە و چۆن ئەو شۆڕشە دروست بووە. ئەو زوحاکەی کە باسەکرێکەوە زوحاق قەبرەکەی لە نەوەیە. بەڵێ، قەڵاکەشی لە نەوەیە. باشە، ئێوە تۆ لەسەر چ بنەمایەکی مێژووی یا هین چۆنەڵی کۆڵین و شوێنەوار ناسی ئەم معلوماتانە باسە؟ یەکێک لەو شتانەی کە من نزیک ئەبێتەوە لەوەی بڕوان پێی هەبێ لە دیوانەکەی مامۆستا قانع لە کۆتاییە بە شعرێک باسی ئەو ناوچەیە ئەکا لەسەر زمانی خشتێکەوە، خشتێک یەتە قسە ئەکا، باسی ئەو تاریخە ئەکاوە. دیارە مامۆستا لە سەرچاوە مێژوویەکانی زمانی فارسی و عەرەبی و ئەوانە هێناوێتی مامۆستا قانع. ئەوەی کە جێی بڕوابێ لای من تەنها ئەوەیە، ئیتر ئەوە لایتری هەمووی دەماودەم گێڕاوەتەوە. بەڵێ، ئەو دەقە شیعرێت لەبەرە؟ ناوەڵڵا هیچیم لەبەر نییە، چونکە زۆر کۆنە. باش، نەوێ وەکو چۆنەڵی وەکو سنتەرێکی ڕۆشنبیری یا شوێنێکی ڕۆهینیش بۆ ناوەندێکی ڕۆشنبیری هەبینی، وەکو تۆ باسی
شاعیر قانعت کرد و ئەگوتریە کاتی خۆی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی لێ باوکە لێ بە حجرەی تیا بووە ئەوە چۆن بۆ ناوەندێکی سەقافی ئەوش بەڵێ بڵێ ئیتر نوێ هەر لەگەڵ دروستبوون یا مەلای هەبووە باوکیشم بەڕەحمەت بێ یاخوا کە ئیجازەی مەلایەتی وەرگرتووە هاتووە لە نوێ مەلا بووە و لەوێ حجرەی داناوە و دایکیشم هەر خۆنەواری هەبووە چونکە باوکی مەلا محەممەد میرزا مەلا بوو و مەلای دبانی مرۆڤ بووە مەلای سەرگەت بووە دایکیشم هەر خۆنەواری هەبووە ئەو فەقیانەی کە لای باوکم خۆندویانە و فەقێ بوون ماشەڵڵا شکر هەمویان بوون بە مەلا و مەشهورن ئیتر بە درێژایی وەخت هەتا نوێ خاپور کراوە لە زمانی هێرشەکانی حیزبی بەعسا هەر جێگای فەقێ و حجرە و جێگای ڕۆشنبیری بووە مامۆستا قانعیش باست کرد کە لە مەریوانەوە هاتووەتە نوێ فترەیەکی زۆر لەوێ ماڵی لەوێ بووە چۆن بۆچی هاتووەتە نوێ کێ هێناوێت یا خۆی هەرویستێتی لەوێ کە هاتووەتە نوێ کۆمەڵی ناسرا و شتی هەبوو یەکێ لەوانە باوکم بووە یەکێ لەوانە حەمەی عەبە بووە یەکێ لەوانە خاڵم حەمەم بووە فەقێم حەمە ناسراوی دۆستایەتی لەگەڵ ئەوانە هەبوو و ئیتر جێگای ژیانیش بووە نوێ دەیەکی گەورە بووە لەو ناوچەیە هاتووەتە بەڵێ ئەو کاتانە کە هاتووە طبعا نوێ جگە لەو ماڵەکانی تر ماڵە بەگزاکانیشی لێ بۆ نەچۆتە ناو ماڵەکانی ئەوان لەگەڵ ئەوانە نەژیاوە نانە خۆی نوێ هەمووی بەیەکەوە بوون ماڵی بەگزاجیان نەبوو لە ماڵی خەڵکی نوێ هەموو دیەکە بەیەکەوە بوو هەموو دیەکە ماڵ دراوسێ بووین بەیەکەوە کەس ژیان نەبووە لە کەس یانی پێکەوە ژیاوە بەڵێ هەموو پێکەوە ژیاون هیچ نەبووە ینی جیایەک نەبووە ئەوە ماڵی بەگزابێ جیاوێ لە ماڵی ناو دیەکە بەڵام واقعەکەیە مامۆستا حەمەسایی لە کۆمەڵگای ئێمە خۆتە زانی ئەو واقعە چینایەتی کە دروست بوو دەسەڵاتی خانەدان و بنەماڵەکان لەگەڵ خەڵکێکی ترکە بە زمانی ئەوان پیانەوترا مسکێن و ڕەعیەت ئەمانەش هەبوو ئایا ئەم جیاوازیە لە لای ئێوە نەبوو بەڵێ هەبوو ئەو جیاوازی هەبووە بەڵام هەتا مەشاکلیش دروست بووە فترەیەک بەڵام هەتا ئێمە لە نوێ بووین هەتا ماڵی ئێمە لە نوێ بوو باوکم نێشت کۆمەڵی مەسائلی کۆمەڵایەتی وای لێبێ لەگەڵ بەگزا و لەگەڵ مسکێنا وای لێبێ بێ بە جیابوونەوە یا بێ بە تەفرەقە بەڵام هەتاوە بزانم سەردەمی هەبوونی شوعیەکان و دەسەڵاتیوانش کێشە هەبوو بەڵێ تو جەنابەت باسی کۆنت کرد ئەمانە تازەیە دوای 59ەوە من دوای ئیسلاح زەرایەکە 1959 مەشاکل دروست بوو ئیتر لەگەڵ ئیسلاحی زراعی و هاتنی ئەو یاسایەی کە ئەرزەکانی تەوزیع کرد کۆمەڵی مەشاکل دروست بوو کۆمەڵی گیر و گرفت دروست بوو بەڵام بە هەوڵی ئەو پیاوچاکانەی کە لەوێ بوون و بەڕەحمەت یەکێ لەوانە باوکم بوو کە دەوری ئەساسی هەبوو لەوەی نەیەڵێ گیر و گرفتەکان گەورە ببێ و بگاتە ئەوەی کشتی ناخۆشی لێ بکەوێتەوە بەڵێ جگە لەوانەش کەسایەتێکی دیاری وەکو مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیش لە نوێ ئەمە لەم دوایە بوو کاکە ینی مامۆستا شێخ محەممەد لەم دوایە هاتە نوێ ئەویش هەر بەڕەحمەت باوکم هێنای بۆ نوێ لە شەستەکانە بوو یعنی 64 65 وابزانم بۆ بیرم بێ وابزانم ئەو مێژووە بوو هاتە نوێ ئیتر هەتا نوێ خاپورکرا لە نوێ بوو دوای هاتە شانێری ئیتر مجەمەعی شانێریان دروست کرد ئەو کۆمەڵگا زۆرم لێکە نەوێش هات ناوێ و مامۆستا شێخ محەممەدیش هاتە شانێری بەڵێ ئەو کاتانەی کە مامۆستا شێخ محەممەد هاتەوێ حتمەن حجرەی تیا بوو نوێ بەڵێ مامۆستا شێخ محەممەد هەرکە هاتە نوێ حجرەکەی بە درێژایی مێژوو نوێ مزگەوتی تیا بووە حجرەی تیا بووە مامۆستا شێخ محەممەدیش کە هاتە ئەوێ مزگەوتەکەش تازە کرابووە ئەو مزگەوتە کۆنەکە ڕوخێنرا و هات لەو بەرەوە لەو بەری ئاوەکەەوە مزگەوتێکی تازەیان دروست کرد مامۆستا شێخ محەممەد لەوێ بوو بە ئیمام و خەتیب بوو بە حجرەی دانا و بوو بە مامۆستا بەڵێ زۆر باشە هەر وەکو ئەمە مەدخەلێک بوو بۆ ناسانی جەنابەت و گوندی نوێ ئەو ناوەندە حەزاری کە تایە بوو باسمانکردمی و پرسم ئێوە هۆکاری چی بوو چوونە سەید سادق ئایا وەک باسەکرێت لە ژیاننامەکەی بەڕێستانەوە تقریبان سەرەتای پەنجاکان ئەچنە سەید سادق ئایا سەید سادق هیچ ناوەندێکی ڕۆشنبیری لێ بوو یا ئەوە چی بوو ئێوەی ڕاکێشا لە نوێەوە چوونە سەید سادق ئیتر باوکم لەوێ مەلا بوو مەلایەتیەکەی زۆر اعتیمادی نەکردەوە سەر بۆ ژیانی باوکم خەریکی فەلاحەت و ئەرزی و ئاوێکی زۆرمان هەبوو لەگەڵ ماڵی مامەمە تێکەڵاو بووین مامە ساقم بۆ ئەوەی کاسبی بکەوە بۆ ئەوەی بێت بە ڕەنجی شانی خۆی بژی هاتە سەید سایق ئیتر لە سەید سایق دوکانی دانا و لە سەرەتای 53 54 بوو ئەمە هاتی ناوێ کە هاتین مەکتەب لەوێ تازە دانرا بوو
بەڵێ بەڵام تۆ کە دێنە سەید سادق تێکەڵی کە ئەچیتە قوتابخانە تێکەڵی کاری ڕاگەیان نەبی سەید سادق و ڕاگەیاندن یا حەزی ڕاگەیاندن یا بڵاوکراوە خۆت باسیەکەی تەنانەت لە نەشرەی مەکتەبەکانەوە دەست پێ کردووە کە وەکو لە ژیانی خۆتا باسیەکەی ئەوە چییە ئەو تەوژمە ڕۆشنبیریە لە پەنجاکانە خۆی لە پەنجاکانە وا نەبوو بەو شێوەیە جەناب و باسیەکەی بە حەقیقەت ئەو تەوژمەی کە دروست بوو دوای شۆڕشی 14 تەمووز 58 59 لە سەیسایەق دوو حیزبی سەرەکی حاکم هینی دەسەڵاتیان هەبوو پارتی و شوێعی پارتی بەجیا خۆیان هینێکیان دانابوو مەکتەبێکیان دانابوو وەکو کتێبخانەوا بوو بەڕەحمەت بێلای سلێمانی جگەرەچی بوو لێوێ جێریدەی خەباتیانە هێنا کتێب و شتیانە هێنا من مامەم کتێبێکی بۆ کڕیوم لەوێ سرود بۆ قوتابیان لەو کتێبخانەیە کڕوێتی مامەم بۆی کڕیوم ئەوە یەکەم کتێبی ئەم کتێبخانە گەورەی منەکەی بینی ئینجا لەوێەوە دەستی پێ کرد لە ناو سەیسایەقا کە تەڵەبە کتێبی بینی و جەریدەی بینی و ئەو شتانەی بینی بەڵام ببوورە پێشی شۆڕشی 14 تەمووزیش ئەوەی کە خەڵکی ناوچەکە باسیەکەن و خەڵکی سیاسی و تەنانە بەشێک لە نخبە کۆمەڵایەتیە کەشمان بینیوە یعنی تەوژمی سەقافەی حیزبی کە پارتی لێ بۆ هەر هەبوو لە بەڵێ آخر هەبوو کاکە بەڵام لە ناو قوتابیانە یەکجار وانە بوو تا دوای 58 و هاتنی حیزبی شوێعی و حیزبی پارتی بە ئاشکرا ئەو ململانی لە نێوان شوێعی و پارتیە هەبوو لە سەید سادق ئێوە هەستان پێکرد بەڵێ هەستمان پێ ئەکرد و زۆر یەکێ لەو شتانەی کە باوکمیان زۆر هینە کرد بڵێن زەختیان لێکرد شوێعەکان ئەیان و بۆرژوازیە حاجی مەلا حەمەکەریم بۆرژوازیە لەبەر چی لەبەرەوەی هەموو ڕۆژە خۆی گۆڕێ و بەجلێکی جوانەوەیەت مامۆستا هەردی هی مامۆستا گۆران بەڕەحمەت بێ لەگەڵ مامۆستا هەردی کە هاتن بە شوێعەکانیان وت باشە لەمە دو پێڵێن قڕ بدا لە خۆیەوە بێ بۆ بازار ئەوە باشە یعنی ئەمەنە مستەواکە لەو هینا بوو لەو وەزعا بوو کە خەڵک ئەگەر پاک و تەمیز بێ و ئەگەر جوان و ڕێک و پێک بێیان و بۆرژوازیە بەڵام بەشێک لە مەلاکان لەوانەیە بەشی هەر خزم و نزیکەکانی خۆشتانیتیا بێ تقریبا تابعی یا لایەنگری حیزبی شوعی بوون بە حکمەوەی ئەوانیان دیفاعیا داکۆکی لە چینی پرۆلیتاریا زەحمەت کێشەکەین باوکی تۆ لەگەڵ شوعیەکان نا باوکی من قەت لەگەڵ شوعیەکان نەبووە باوکی من لەگەڵ پارتیشان نەبوو بەڵام تەئیدی شوعیەکانی نەکرد تەئیدی پارتیەکانی کرد من خۆم لەوێەوە ئیتر بەلای پارتیا کەوتم و چوومە ناو پارتیەوە و لە 62 کە ڕێکخراوی سەیسایەق بوو بە شەڕ و چوونە دەرەوە ڕێکخراوە ئەسڵێکە کاک حەمەڕەشی حەمالی و جەلالی حاجی فتاح و ئەمانە بوون ڕێکخراوێک دانرا ناویدا ڕێکخراوی کاتی 6 کەس بوون هەمویان نخۆنەوار بوون شێخ ڕەوفی مەلاقار بوو حەمە ساڵحی مارەف بوو حەمە ساڵحی کاکەبرا بوو سەڵمانی جگەرەچی بوو نازانم ئەگەر ئەوانی ترم لەبیر نەبێ ئەمانە هەمویان نەخۆنەوار بوون کە کاغەزیان بۆ هات ئەیان هێنا بۆ من بۆیان بخوێنمەوە دوایی لە ڕێکخراوەکەی دەرەوە وتبیان بزانن یەکێ لەو قوتابیانەی کە زیرەکن و لە خیانەوادەیەکی پاک و کورتپەروەرن کاغەزیان پێ بخوێنەوە کاغەزیان پێ بنەوسن منیان هەڵبژارد ئیتر لە بیرمە کە کاغەزم ئەنووسی شێخ ڕەوف مەسئولی شێخ ڕەوفی مەلاقار مەسئولی ڕێکخراوەکە بوو ڕێکخراوی کاتی سەیسایەقیان ناو بوو کاغەزم ئەنووسی لە ڕێسین ساد کافەوە بۆ ڕێسین سادی بەڕێز یعنی لە ڕێکخراوی سەیسایەقی کاتیەوە بۆ ڕێکخراوی سەیسایەقی بەڕێز اینجا نامەکەمانە نووسی سڵاوێکی شۆڕژگەڕانە دائیمەوا بوو ئەمان نووسی کوردستانیانەمان تو هەر بەهۆی خوێنەواریەکە تۆ لەگەڵەوە 5 کەسا بوویتە پارتیا لە ڕووی مەبدەئی کوردایەتی بەڵێ ئیترەوە خۆی ئەوان لەبەر خوێنەواریەکە منیان بر کاغەزیان بۆ بخوێنمەوە و کاغەزیان بۆ بنووسم بەڵام ئیتر دوایی وردە وای لێ هات کە من بووم بە وەکو ئەندامێک وا بووم لەگەڵانە کە لە سنفی 6 داعش دەرچووم هاتمە سلەیمانی لێرە خۆم وا تەقدیم کرد کە من ئەندامی ڕێکخراوم بوو بە گیر و گرفت لە بینی ڕێکخراوی سەیسایەق و لقی چوارە کە چۆن ئەمە عمری نەگەیوەتە 18 ساڵ و ئێوە کردوتانە بە ئەندامی ڕێکخراو ئیتر زۆر نووسراو لە بینی ئەمان و ئەوانان ڕۆیشت هەتا ساق بووەوە من لەوێ کاتیبی ڕێکخراو بووم ئیتر وا ساق بووە لێرە چوومە ناو پارتی و بووم بە ئەندامی پارتی باش ئێوە کە لە سەید سادقن دوو ماڵی گرنگ دوان دوو ماڵی دوو کەسایەتی گەورە باسەکەی کە دراوسەی ماڵی باوکت یا ماڵی خۆشتان بوون یەکێ لەوانە مامۆستا عەبدولعەزیز پارڕەزانیە ئەوی تریان ماڵی مامۆستا مەلا ساڵحی زارەیە بڵێن ماڵی باوکی مەلا محەمەی
مەلا ساڵحی شارە زووری ئەمانە دراوسێتان بەڵێ دراوسی ماڵی من ئێمە ماڵی مامۆستا مەلا ساڵح هەر دیوارێکمان بین بوو مامۆستا شێخ عەزیز بەڕەحمەت بێ یاخوا کە هاتە سەیسایەق ئیتر ئێمە خانوویەکمان هەبوو لە پشت خانۆ تازەکەمانەوە لە جادەی پێنجوێن ئەو خانۆمان نایە بە کرێ هاتە ئەوێ ئیتر لەوێ ئەژیا هەتا فترەیەکی زۆر لەوێ بوو هەتا نەقڵ بوو لە سەیسایەق لەو خانووی ئێمە بوو مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیش هەر کە هاتە ئەو خانووە فترەیەک دراوسێمان بوو فترەیەکی زۆر ئەی ماڵی مەلا ساڵح مەلا ساڵح لەو دوومانەوە بوون ئەوانیش هەر دراوسێ بووین ئێمە دایمە بەیەکەوە بووین لەگەڵ محەممەد بەیەکەوە باش یەک دێمە سەری مامۆستا عەبدولعەزیز پاڕەزانی کەسێکی ئیخوانی بوو داوای چی لە تۆ کرد؟ بەڵێ وەڵڵا حەزەکەم بیگەڕمەوە ئەوە مامۆستا بە حەقیقەت مامۆستا شێخ عەزیز کاریگەریەکی زۆری هەیە لەسەر پەروەردەی خێزانی ئێمە هەمومان بەڕاستی پیاوێکی تێکۆشەری ئاینی زۆر گەورە بوو زۆر شارەزا بوو زۆر عالم بوو من قەرزاریم هەر بەیەکەوە نوێژمانە کرد بەیەکەوە جومعان ئەچوین بۆ جومعە بەیەکەوە دائنیشتین ئێواران بەیەکەوە پیاسەمانە کرد هاتوچوومانە کرد عمرمان فەرقی زۆر بوو بەڵام دایمە لە من و عوسمانی مامۆستا مەلا ئەحمەد نزیکە بووەوە مامۆستا شێخ عەزیز دایمە حەزیە کرد بەیەکەوە هەڵس و کەوت بکەین بس وەک باسی کرد داوای شتێکی بەڵێ اینجا هینێکی هێنا بۆ ئێمە و عوسمان هەردووکمان دەسوخەتمان خۆش بوو هینێکی نووسراوێکی بۆ هێناین من هەموو الإخوان المسلمون وتی ئەمەم بۆ بنووسنەوە یەکی 15 نوسخەم بۆ لێ چاپ بکەن ئەو وەختە نووسینەوە لەسەر وەرەقی ڕایز بوو ساڵی چەند بوو بە تەحدیدی مامۆستا وەڵڵاهی وابزانم 67 68 ئاوا بوو لەسەر وەرەقەی ڕایز و کاربۆنمان دانا بەجارێ 5 کاربۆنمدا 5 وەرەقەی ڕایزم دانا کاربۆن وەقسە ژێر ئەم نووسیەوە 15 نوسخەم بۆ نووسیەوە بۆم هێنایەوە عوسمانی شەروەها نووسی و هێنایەوە دەسوخەتمان خۆش بوو ئێمە کە یامەوە دەستی وتی خۆنتەوە وتم بەڵێ وتی لی تێگەیشتی وتم بەڵێ ڕەڵی تێگەیشتم وتی ڕێی چییە وتم بەڵێ ئەمە حیزبێکی دینین حیزبێکی ئیسلامین ئەمانە ئەو کاتە ئیخوان وەک حیزب دەرەکەوت بەڵێ نا من هەر لەوەوە ئیتر زانیم ئیخوانەکینا من نەمزانی بوو هەر ئەسڵەن هەن ئەلەو هینەوە من هەموو الإخوان المسلمون وتی ڕێی چییە ئیتر ڕێی خۆم وتم وەڵا ڕێیم حیزبێکی ئیسلامیە حیزبێکی دینیەوە ئەمانە ئیتر وردەوردە هەر قسەیە کرد دوای هەموو ڕۆژێ نەوعێک قسەیە کرد ئیتر و ئەخیرەن وتی ڕێی چییە بێیتە ئەو حیزبە وتم وەڵا من ناتوانم بێمە ئەو حیزبە مامەسا من لە حیزبێکی ترایی شەکەم زۆر مفاجئ بوو لە لای وتی کام حیزبە وتم پارتی دیموکراتی کوردستان تۆزێ هێور بووەوە وتی باش وازی لێ هێنام بەڵێ ئەی باوکە ئەو کاتانە کە مەلاژ بوو لەگەڵ ئەوان نزیکایەتی نەبوو بارگاوی نەبوو بە فکری ئیخوان نا زۆر دۆستیان بوو زۆر احترامیە گرتن بەڵام وەکو حیزبایەتی نەچوە ناو هیچ حیزبێکەوە حتا کە وەختی زانایانی لە دوای ساڵی هەفتا زانایانی ئیسلام دروست بوون و مامۆستا مەلا عەلی و مامۆستا مەلا عوسمان هاتن باوکم قوڵی نەکرد بچێتە ئەو ناو ئەوەش یەکێتی زانایان نەچوە ناو ئەوەش کە ئەوان هاتن على ئەساس باوکم بکەن بە ئەو مەسئولی ئەو ڕێکخراوەی کە لە سیسایەق دایانێن ڕازی نەبوو بچێتە ناو ئەوەش بەڵام بە حەقیقەت لەگەڵ مامۆستا شێخ عەزیز و مامۆستا شێخ محەممەد و ئەو کەسایەتیە دینیە ئیسلامیانە زۆر نزیک بوو لێوانەوە باشە مەسیە کوچکەیەکت باس کرد ئەو مامۆستا عەزیزی پاڕەزانی ئەی لەگەڵ مەلا محەممەدی مەلا ساڵحی شارە زووریا پەیوەندی چۆن لەگەڵ ئەوە کاکە تەلەبێت لە مناڵی و بەیەکەوە گەورە بووین ئێمە دراوسێ بووین هەر لە مەکتەب بەیەکەوە گەورە بووین ئەو شووە مەکتەبی مەعهەدێکی ئیسلامی هەبوو مەکتەبێکی دینی هەبوو لە هەڵەبجە ئەو شووە ئەو مەکتەبە نەهاتە مەکتەبی ئیبتیدایی مامۆستا مەلا ساڵح بەڕەحمەت بێ منعی ئێمە شێکر بچینە مەکتەب ئەویست هەر بچینە ئەو مەکتەبە دینیە ئیتر دوایی محەممەد لە ئێمە دوورکەوتەوە ئیتر ڕۆیشت لە مەرحەلەی ئیبتیدایی کە ئێمە لە ئیبتیدایی خۆنمان تا لە 6 دەچوین ئەو چووە ئەو مەکتەبە دینیە لە هەڵەبجە بەیەکەوە بوون لەگەڵ مەلا محەممەد وڵا زۆر تێتر لە مناڵیەوە بەیەکەوە بووین تا چوینە مەکتەب خوێندنەکەش مەکتەبەکە و هەر سەرەتا چوە پەیمانی ئیسلامی چەند ساڵێ پێک لە مەکتەب نەیخۆت محەممەد تۆ ئاگای لە فکر لە مەکتەب نەیخۆت ئاگات لە فکری بوو تۆ وڵای تر فکری دوایی بۆی دروست بوو ئەو فترەیە کە من باسیەکەم ئەو هەر ساحەبی هیچ فکرێ نەبوو هەر چۆتە مەکتەب وەکو من لە مەکتەب خوێندوویەتی یعنی لە تەمەبەسم تەمەنی گەنجی و ئەوانە تەمەنی گەنجی ئیتر ئەوان محەممەد زۆرە جوڵا بە حەقیقەت زۆرە جوڵا و هەر فترەیەک لە شوێنێک بوو دوایی چوە مەعهەدی ئیسلامی لە مەعهەدی ئیسلامیەوە ئیتر وا تەسەورەکەم داخلیم ئەفکاری ئیسلامی و ئەفکاری حیزبە دینیەکان بوو توی بانگێژ نەکرد بۆ ناویان نا ئەبەدەن باسی ئەو شتانەمان نەکردەوە من و محەممەد بەڵێ
ئەی لەگەڵ ماڵی مامۆستا شێخ محەممەدا ماوە شێخ محەموود لەسەر چ تەرزێکی فکری مامۆستا شێخ محەممەد بەڕاستی پیاوێکی زانا بوو، پیاوێکی عالم بوو، ساحێبی ڕێی خۆی بوو، وەکو مەلاکانی تر نەبوو. حتا ئەگەر مەسلەیەکی شەرعی و فتوایی بەهاتایە ڕێی خۆیەدا کەم ئەگەڕایەوە بۆ بەعزێک مەسادر. مەلاکانی تر هەموو ئەچوون بۆ لە مەسادر و ئەچوون شتی تریان هێنا. مامۆستا شێخ محەممەد پیاوێکی جەریء بوو، پیاوێکی ساحێب ڕێی خۆی بوو، پیاوێکی خۆنەوار بوو، پیاوێکی عالم بوو بە معنای کەلیمە. ئەوەنەش حەزی لە عیلم و خوێندن و زانستی دینی ئەکرد لە ئەخیرا چوو لە جامیعەی بەغا زانکۆی تەواو کرد. پیاوێکی بە معنای کەلیمە پیاوێکی ئاینی و پیاوێکی ڕازگۆ بوو لەگەڵ خۆشیا و لەگەڵ خەڵک و هاوڕێ و کەس و کارەکەیشیا پیاوێکی بە وەفا بوو لەگەڵ باوکمە لە برا زیاتر بوون. باشەمە ئەمە باوکە بوو چۆنەڵی ئەو هەموو ماڵە مەلە و مەلا زادەی لەو کۆڵان و گەڕەکە و گوزەرا لە خۆی کۆکرد بۆ لە سەید سادق. بەڵێ هەر مەجلیسی ماڵی ئێمە دایمە مەجلیسی مەلا بوو. من لە مەجلیسی مەلا گەورە بووم. یعنی ڕۆژ نەبووە ماڵی ئێمە نیوەڕۆ ئێوارە مەجلیسی مەلایەتیانە بوو بێ. باوکم زۆر نزیک بوو لێیانەوە، باوکم خۆی حەزی بە مەجلیسەکانە کرد، داوەت و داوەتکاریەکی زۆریە کرد، حتا مەلای هەڵەبجەی بانگە کرد، مەلای سلێمانی بانگە کرد. لەو داوەتانە جارێک وەکیلی وەزیری ئەوقافی عێراقی داوەت کرد، باوکم برادەری بوو لەگەڵ ئەمین عامی ئەوقافی هەولێرە ئەو وەختە زمانی مەجلیسی تەشریعی و تەنفیزی بوو. نیوەڕۆ لە ماڵی ئێمە دانیشت بوون، داوای لێکردن محەممەی مامۆستا مەلا ساڵح محەممەد شارەزووری نەقڵێتەوە بۆ سی ساغ نەقلیان نایکردەوە. ئیتر لەوێ باوکم بازێ صفاتی مامۆستا مەلا ساڵحی باس کرد کە ئەمە باوکی ئەم پیاوەیە و بەخۆبەخش ئەوە چەند ساڵە ئەم سی ساقە دروست بووە مەلایە لێرە پارەی هیچی وەرنەگرتووە، ئێستا توانای نەماوە و پیر بووە و نەوعێکە با محەممەد بێتەوە جێگاکەی لێوێ موافقەتیان کرد محەممەدیان نەقڵ کردەوە بۆ سی ساغ. ئەو کاتە مەلا محەممەد لە مەنتیقەی ئاغجەلەر نەبوو؟ بەڵێ لێوێ بوو، بەڵێ لێوێ بوو. باش پرسیارێ بکەم، تۆ مەلا زادەی ئەو هەموو مەلا لە دەوری باوکە کۆبووە، چۆن بوو تۆ نەبوویتە مەلا؟ من هەر لە ئەوڵەوە چووم مەکتەب، لە حوجرە خوێندم، لە حوجرە 1-2 ساڵ خوێندم، 1-2 جوزئی قورئانم لە حوجرە خوێند. بەڵام ئیتر دوایی مامۆستا قانع بە باوکمی وت با ئەوە مەکتەب کراوەتەوە و لێرە مەکتەب هەیە و با بچێتە مەکتەب، چوومە مەکتەبی تر. باش باسی مامۆستا قانعت کرد، تۆ چ بیرەوەریە کرد لە سەید سادقێ لەگەڵ مامۆستا قانع بینیوتە تۆ بە چاوی خۆ؟ بەڵێ چۆن مامۆستام بووە، ئەوە ڕسمێکمان هەیە لە وەختی خۆی لە مەکتەبی سی ساق من لە سنفی 2 ئیبتیدایی بووم، ئەو دینی پێ ئەوتین بە محازەرە نەک بە تەعین، ڕۆژانە محازەرەی دینیە و تۆ لە مەکتەبەکە ڕسمێکم هەیە لەگەڵ یا لێرە ئەتوانی بیبینی. لەم ڕسمانایە؟ بەڵێ لەو ڕسمانایە ئەم ڕسمە مەشهورە نەبێت؟ بەڵێ ئەوەیە ئەگەر ئەمە پیشانی بینەرانی جەژنی دار و درەختە بە حقیقەت لە سلەیمانی لە سەید سایق. ئەو یعنی ئێستا ئەو ڕسمە ئەو وێنەیە سەید سادقە مامۆستا قانع بەردەمی مەکتەبی سی سایقە، سی سایقی کوڕان ئەو وەختە هەبوو، کچان و کوڕان تێکەڵاو بوو، ڕۆژی دار و درەختیان پێ ئەوت، نەورۆزیان کردبوو بە دار و درەخت، ڕۆژی دار و درەخت. ئەی کامە تۆی لە وێنانە؟ لە وێنانە ئەمە پۆلی چەنە؟ ئەمە من پۆلی 2 ئیبتیداییم، بەڵام هەموو پۆلەکانی تایە. ساڵی چەنە وێنەیە؟ ساڵی 54-55. ئەو وێنەیە؟ بەڵێ. کامە بەڕێستی؟ ئەمە منم، ئەم کلێتە لەسرە منە. ئەوەی بڵێن دەستی چ؟ نەورۆز بوو، کلێتەیەکی کوردی هەبوو، ئەو کلێتەیەم لەسەر کردووە، ئەو مامۆستا قانع وتارەکەی ئەدا. ئەتوانی هەنێک لەو خوێندکارە لەو قوتابی ئامادە بووانە بە بینەران بۆ خۆی ڕسمەکە زۆر بچووکە چۆن بیناسیێنم، یعنی ئەگەر تۆ توانی بیناسیێنی دوای ئێمە لەسەر شاشە وێنەکەی کرێ پیشانی بینەران بین، یعنی ئەگەر لە لای ڕاست و لە لای چەپەوە بیانناسیێن. ئەوانەی کە لێران مەسەلەن ئەوە مۆستا مەلا ئەحمەدی باوکی عوسمانە، ئەوە کامەیە؟ ئەوەی تەنیشی مامۆستا قانع؟ ئەوەیە بەڵێ ئەوەیە ئەمە هینە عینەکەکەم لە چاوان نییە ناتوانم. ئەمە حەما عەلیە کارگوزاری مەکتەبە، حاجی حەما عەلی. ئیتر ئەم کچانە تووبای حاجی مەلا فەرەجە، ڕووناکی حاجی عەولە، ئیتر 5-6 کچمان لەگەڵا بوو، ئەوە ئەوانن. بە حەقەت ئێستا ناتوانم بەشی زۆریان ئەوە بکەم. کەواتە تۆ شاهیدێکی لەسەر ساختکردنەوەی ئەو وێنەیە بۆ ئەوەی کە ئەو وێنەیە هەم سەید سادقە هەم کۆمەڵێ لە کەسایەتیەکانی ناوی خۆم لە بیرمە، ئەو ڕۆژەم لە بیرە، یعنی ئەو ڕۆژەم لە بیرە، نەورۆزە 21 بەڵام بە ناوی جەژنی دار و درەختەوە هینەکە کرا. اینجا درەختیان هێنا بوو، ئەوە یەکێکە لەو درەختانەی کە ئەو ڕۆژە نێژراوە، لەو ڕۆژە درەختیان ناش. بەڵێ ئەوە یەکێکە لەو درەختانە ئەو ڕۆژە نێژراوە،
ئەوە لێ مامۆساقانە چییە باسی چییە؟ ئەو تارێکی دا مامۆسەقانە باسی بە شعر باسی ئەوەی کرد کە درەخت چۆن ئەپارێزرێ و ژینگە چۆن ئەپارێزرێ و تەلەبە چۆن درەخت نشکێنێتەوە و اینجا لەویا هینێک تەقدیم کرا بە شعر مەسرحەیەک تەقدیم کرا یەکێک بوو بە تەور یەکێک بوو بە داربەڕوو یەکێک بوو بە جوتیار شعریانە خۆندەوە بۆ یەکتری بۆ ئەوەی بێ بەهۆی تەشجیعکردن و ئەوەی کە خەڵک ژینگە پارێزیێ و درەخت پارێزیێ و هەوڵ با درەخت بنێژێ. مامۆساقانە وتی دەرسی چی پێوتن؟ دەرسی دینی پێوتین مامۆسەقانە. تۆ یعنی دەرسی بە بەردەوامی بە ساڵ دەرسی خوێندووە لای؟ بەڵێ من 2 ساڵ دەرسی پێوتین دینی پێوتین. چ بیرەوەریە کتەیە لەگەڵیا بۆ بینەران باسی؟ وەڵڵا دایمە مامۆسەقانە شێری خۆشی بۆ خوێندنەوە نوکتەی خۆشی بۆ گەڕاینەوە هەموو شتێکی بە سوعبەت ئەبەردە سەر مامۆستایەک نەبوو تونت و تیژ بێ لەگەڵمانە لی بترسین دایمە حەزمانە کرد مامۆسەقانە دەرسی مامۆسەقانەمان هەبێ. بەڵام هۆکاری چی بوو وەک تۆ بزانانی ڕووی کردبووە سەی سادق ئەو هەر ئەوش بە دوای ژیانە ئەگەڕا مامۆسەقانە یعنی بە دوای ژیانە ئەگەڕا ژیانی مسۆگەر نەبوو لە شوێنێک دانیشێ و ئیتر بژی کوڕەکانیشی هەر یەکی بەلایەکە ڕۆشت بوون هەرێکی لە شوێنێک بوون مامۆسەقانە خۆی و بەڕەحمەت بێ ئەمنەخان مابوون ئیتر لە سیسایق لەوێ خانوویەکیان بۆ کرد وڵی باوکم وابزانم خانۆکی بۆ کردن بە وشکە کەڵک بەرامبەر ماڵی خۆمان لەو بەرەوە ئەلێوێ خانوویەکی بۆ کرد. بەڵێ بەڵام تۆ پێشرە لە نوێ شەوەتان ناسی؟ بەڵێ شۆن لە نوێ شۆمان ناسیین لە نوێ دیوەخانێکمان دروست کرد کاک بورهان لە تەختەی سنووقەچایی پەنجەرە و دەرگاکەی بۆ دروست کردین. کاک بورهانی کوڕی مامۆسەقانە باوکمی وتی مەچەوە بۆ دەرگا و پەنجەرە تەشوێیەک و مشارێک و بزمارم بۆ بێنە من دەرگا و پەنجەرە بۆ ئەم دیوەخانەی تۆ دروستەکەم و دروستی کرد و تا لەو نوێیە بووین ئەو دەرگا و پەنجەرە نەمان هەبوو. بەڵێ جگەل لەوەش سەی سادق جگە لە مامۆساقانە باشە ئەو کاتانەی ئێوە لێ بوون بەشێک لە نووسەر و شاعیر و ڕووناکبیرەکانی تر هەر عەلاقەیەکیان لەگەڵ ئێوە نەبوو لەوێ بەتایبەتی مامۆسا هەردی شاعیر؟ بەڵێ ئەمە لە 59 شوێیەکان تۆزێک تەنیان باوکم هەڵچنی بوو مامۆستاقان ئەو مامۆستا هەردی و مامۆستا گۆران باوکمیان زۆر خۆشەویست بە حەقەت هاتن بۆ سیسایە گوتیان ئێمە ئیشێکەکەین لێرە بۆ ئەوەی تۆ نەجاتی بێ لە ئەم شوێیانە. بەڵام گوتیان چی بکەین وتی ئەنساری سەلام دروستەکەین تۆ بە ڕئیسی ئەنساری سەلام هین مامۆسەقانە بێ بە ڕئیسی ئەنساری سەلام تۆ بە سکرتێری ئەنساری سەلام هەمە ساڵا دیلانیش بوو. ڕۆژی کردنەوەکەی حەفلەیان کرد ئیسعافێکیان لە سلێمانیەوە هێنا بوو ئیسعافەکە موکەبەریتیا بوو میکرۆفۆن و موکەبەریتیا بوو ئیسعافەکە ئەمە 59 بەڵێ 59 ئیتر حەفلەیەکیان کرد لە حەسار عەفو لە وەیس لەسەر وەیس ئەو وەختە وەیس هینێک بوو شەخصێک بوو لە ناوەڕاستی شاری سەی سادق لەوێ کورسی و شتی چاخانەکانیان برد و خەڵکیان بان کرد و ئیتر ئەو حەفلەیە کرا و دوای ئەو حەفلەیە ئیتر ئەنساری سەلامیش زۆر گوێی نەدرا. ئەنساری سەلام چی بوون مەحتەوای؟ ڕێکخراوێک بوو هەر لە عێراقا دروست بوو داوای ئاشتیانە کرد یعنی فەرعی لە سەی سادق لەوە دروست کرا ڕێکخراویان لە سیاقدانە. باشە مامۆساقانە بەپێی بەشێ لە شیعرەکانی و ئەوەی کە زۆر هێرشەکاتە سەر سەرمایەدار و خاوەندە سەڵاتوانە خۆی بۆ خۆی لایەنگری حیزبی شوعی نەبوو؟ وەڵڵاهی بە حەیاتی مامۆساقانە شوعی نەبوو وەکو ڕێخستن و وەکو لە شیعرەکانە بۆ نمونە وەزانم شعرێکی ئەڵێ ڕووکەرە ڕاستی داس و ئاڵای سوور درەوکە عەدوی لار و هار لە دوور ئەم جۆرانەی هەیە. من نازانم من ئەوانم لێ نەبیستووە دوایی لە دیوانەکەی بڵاو بۆەوە من لە دیوانەکەی دیوماگینا لە خۆیم نەبیستووە یعنی پشتیوانی لە شوعیەکان ناکرد نە ئەبەدەن مامۆستاقانە شوێعی نەبووە ناویشی شاعیری چەوساوەکانی بەڵێ ئاخریترەوە خۆی ڕاستە مامۆساقانە شاعیری چەوساوەکان بوو مامۆساقانە حەزی بە دەرەبەگ و حەزی بە ئاغا و حەزی بە بەعزێ مەسائیلی تر ناکرد ئەوە خۆ زۆر دیار بوو بەڵام وەکو حیزبایەتی و تەنزیم و ئەمانە من بڕوا ناکەم لە هیچ حیزبێکا بوو بێ. بەڵام تێکەڵی هەموو شیان نەکرد بۆ ناچووە ماڵی بەگزادەکان و ئەسوە لای فەلاحەکان لە ماڵی هەمویانە ئەمایە. بەڵێ لەگەڵ ماڵی حەمەڕەشیخانە مامۆساقانە زۆر تێکەڵاو بوو ئەوە تێکەڵاو بوو یەک ماڵ بوون لەگەڵ ماڵی حەمەڕەشیخانە هەتا دوایی ئیتر بەڕەحمەت بێ لەو منتیقەی شێر و ناوخوانە ئەمری خۆی کرد. بەڵێ ژنێکە بوو کچی نەسڕوڵا بەگ بوو خاتوو مەلیحای پێڵەن خێزانی هەمومین بەگی عەباس بەگ
زۆر جار شعرەکانی ئەم یا خوێندەوەی و لە ماڵمانە بوو یعنی هەتاوەکو وەفاتی کرد من خۆم گوێم لێ بووە مەلیحەخان یعنی چەند جار شعرەکانی قانعی بەڵێ پەیوەندی هەبوو لەگەڵیانە پەیوەندی هەبوو لەگەڵیانە چۆن پەیوەندی لەگەڵ حەمیم بەگا هەبوو لەگەڵ بەگزاکانی ترا لەگەڵ حامی بەگا مامۆستاخانە پەیوەندی هەبوو لەگەڵیانە هەبوو سوحبەتی لەگەڵا کردن شعری بۆ خوێندنەوە. بەڵێ ئەو ڕۆشنبیرانە کە باست کرد ئەنساری سەلاموانەی دروستکە یاخود ئەو نووسەرانە هاتوچووی سەی سادقیانە کرد لای بەڵێ وەڵا لەم ساڵانەی دوایە پێشەوەی بگیرێم بە 34 مانگ بەهار بوو وابزانم مامۆستا هەردی و دکتۆر معرف خەزنەدار لێرە لە سلەیمانی بە باوکمیانوت حەزەکەین سەرێکتان لێ بدەین بەڵام داوەتەکەمان داوەتی گیای بەهار بێ هیچ شتێکمان بۆ مەکە بێجگە لە گیای بەهار ئەباوکموتی ئەمرەکەن چی حەز لێەکەن مامۆستا هەردی وتی کەلانە دکتۆر معرف خەزنەدار شتێکی تری وت حەمە ساڵا دیلان شتێکی تری وت هاتن کە هاتن ئێستا ڕسمێکمان هەیە بەیەکەوە لەگەڵ ئەو مامۆستانە بەڵێ ئەمە ئەو ڕۆژەیە کە هاتن بۆ سیسایق لێرەوە کە ڕۆشتین ئەگەر پیشانی بینەرانی بێ ڕاست لێرەوە کە ڕۆشتین بناسیێنی سیسایقیتەوە لە لای خەراجیان وەستاین سەوزایی و جوان و گوڵاڵە سوورە و ئەمانە مامۆستا هەردی وتی با ڕسم بگرین ئیترە وەختە خۆ من ڕۆژنامە نووس بووم کامێرەم دایمە پێ بوو ئەمە ئەو ڕۆژەیە ساڵی چەنە بێزە ساڵی هەشتا و یەکە ئەو وێنەیە بەڵێ ئەمە مستەفا ساڵح کەریمە ئەوە عەبدوڵڵا ئاگرینە دکتۆر عەبدوڵڵا ئاگرین ئەوە دکتۆر معرف خەزنەدارە ئەوە بەندەی مخلیستانە ئەوە جەمال خەزنەدارە ئەوە مامۆستا هەردیە ئەوە مامۆستا عەلی شەونمە کە مامۆستای خۆم بووە لە عین شەونم مامۆستای من بووە لە سەنفی 3 و 4 فیدایی ئەمە ئێستا یعنی لە سەفەران بەرەو سەی سادق و بۆ کەلانە خواردن بەڵێ اینجا نوکاتی زۆری لێ دروست بوو ئەو ڕۆژە تەبعاً لەو منطقەی ئێمە لە نەوێ هینێک هەبوو ئەیانوت گوایە عومەری مامۆستا مەلا ئەحمەد نۆ کەلانەی خواردەوە بە دایکی وتووە کەی نانی حەقەتی مەیەیتێ ئەمەمان جێڕایەوە بۆیان حەمە ساڵح دیلان زۆر حەزی لە کەلانە کرد و نەخۆشیش بوو بە حەقیقەت یعنی هەر وەکو مقەبیلات نوێی خواردبوو بەڵێ ئیتر حەمە ساڵح دیلانیش زۆری خوارد و ئەمانە دکتۆر معرف خەزنەدار کردی بە دیعایە لێ وتی حەمە ساڵح نۆ کەلانەی خوارد و وتی حەمە سەعیکەی نانی حەقەتیمانەیەنێ ئەو نوکتە دروست بوو دوایی هەموو چەوریەکانیان خوارد حەمە ساڵح تازە تووشی نەخۆشیەکی دڵ بوو چەوری شتویان کەرەیان بۆ دانرابوو سیرێجیان بۆ دانرابوو زۆر شتی کوردەواریان هەموو بۆ دانرابوو ئیتر وتیان حەمە ساڵح خۆ پارێزە و ئەمڕۆ زۆر مەخۆ و ئەمە هەمووی چەورە و وتی بەخوا لە 59 من لەم ماڵا نانم خواردووە ئێسش بە هەوەسی خۆم نانەخۆم پاش فترەیەک لێرە لەگەڵ باوکما بەڕەحمەت بێ لای ئەسحابەسفی بینیمان باوکم لی پرسی حەمە ساڵح وەز چۆنە باشی وتی وەڵاهی ئەوەتی لەگەڵ لە ماڵی ئێوە نانم خواردووە ئەلەمم تیا نەماوە ئەو هەموو چەوریشی خواردبوو ئەو هەموو کەلانە و کەلانەی پیچکمان کردەوە بەڵێ کەلانەی پیچکمان بردنیش بۆ نەوێ لە سێ بەڵێ بردیشم بۆ نەوێ باش تۆ یەک قسەت کرد گرنگ بوو بەلامەوە سەرنجی ڕاکێشام وتی ئەو کاتانە من ڕۆژنامە نووس بووم تۆ لە سەی سادق بوویتە ڕۆژنامە نووس ئەو کاتانە لێ من کە لە سانەوی سیسایق بووم بە پەیامنێری ڕۆژنامەی هاوکاری یەکەم پەیامنێری ڕۆژنامەی هاوکاری بە ڕەسمی بە فەرمی لە سلەیمانیا من بووم ساڵی ئیتر ساڵی 76 77 من یەکەم ڕۆژنامە نووس بووم کە لە شارە زور بڵین من خەڵکی شارە زور بووم بە پەیامنێری ڕۆژنامەی هاوکاری لە سلەیمانی باش ئەو کاتانە ڕۆژنامەی هاوکاری خۆتەزانی لە بەغا دەرەچوو ئایا مەرجیان نەبوو تۆ باسی خۆتت کرد لە ناو شۆڕشا و لەگەڵ پارتیا بوویت پێش باگراوندی هەفتانە بوو یعنی ئەمە کێشەی بۆ دروست نەکرد چه ئەساسی بووی بە پێیان ڕۆژنامەی هەفتانە بوو من لەگەڵ ڕۆژنامەی هاوکاریە لە 73 شتم بۆ نووسیون لە ژێرناوی جەبار کوردە کە بەڕەحمەت بێ هەزار درود بۆ ژیانی پاکی مامۆستا ئارام شەهید ئارام لە جێگەی هاوکاری بوو من چووم بۆ لای وتم وڵا لەو شارە زورە بەعزێک شت ئەکرێ زۆر ناحەقیە و ئەمانە بەڵکو لە جەریدە لەسەری بنووسن بۆ بەغدا بەڵێ وتی بۆ ناینووسی ئێوتم وڵا بینوسم لەوانەیە تووشی مشکلەیەکم بکەن ئەمانە وتی نە لە ژێرناوی مستەعارە بینووسە ناوم چی بێ جەبار کوردە لە شارە زور 3 و 4 مەقالم نووسی لە زەدی ئەو وەختە تەوزیعکردنی خانووی پێشمەرگە خانوویان تەوزیع کرد نەیانەدا بە پێشمەرگە ئەسڵیەکان
تووتنیان فەحسە کرد پاریان لێ ئەبڕین بۆ فەلەستین ئەمانە خراپ بوون مەقالاتم نووسی لە جێردەی هاوکاری ئەو وەختە هەفتانە بوو باشەکە حکومەت خۆی کرد چۆن لە جەریدەکە بۆیان بڵاو کرد ئایا شۆڕشی بەڵێ نا کاکە لێرە حکوومەتی سلێمانی بوو حکوومەتی بەغاش حەزی کرد هەوچی نەقدی حکوومەتی سلێمانی هەیە بیکەی دوای بەیانی 11 ئازار بوو حکوومەتی سلێمانی حکوومەتی سلێمانی بەدەست پارتی و بەدەست شۆڕشەوە بوو هەر شتێکە بنووسایە نەقدی بەڕێوەبردننی ئەو وڵاتە و کردایە ئەوان بڵاویانە کردو ڕۆژنامەی هاوکاریش پێم وابێ بەرهەمی دەستکەوتە ڕۆشنبیری و سەقافیەکانی بڵێن بەیانی 11 ئازاری دوای ببێنن بیستنی حوزەیران ئەخر خۆی خۆتە زانی بە ڕێزی باشە زانی بەیانی 11 ئازار لە نێوان سەرکردایەتی شۆڕش ئەو کاتە بارزانی و لەگەڵ حکوومەتی عێراقی کۆمەڵێت دەستکەوتی ڕۆشنبیری زمان و ئازادی ڕۆژنامە هاوکاری دارە سەقافە و نەشری کوردی دارە تەزامن بوو پێش لە زمانی دوای بیستنی حوزەیران دا بە ئەزرا بەڵام دوای بەیانی 11 ئازار بوو بە دارە سەقافە و نەشری کوردی و ئیتر مجللەی بەیان و ڕۆشنبیر و ئەمانەی تیا دەرچوو ئەگینا جێردەی هاوکاری پێش بەیانی 11 ئازار دەرچووە بەڵێ ئەمە بوو بە پردێکی پەیوەندی بۆ تۆ بچیتە وەزارەتی ڕۆشنبیری و ڕاگەیان من نەچووم وەزارەتی ڕۆشنبیری ئەوەڵ جار بووم بە پەیامێری ڕۆژنامەی هاوکاری اینجا لە بەیان شتم بڵاوە کردەوە لە ڕۆشنبیر شتم بڵاوە کردەوە چیرۆکی مناڵانم براوە کردەوە شعری مناڵانم بڵاوە کردەوە بابەتی سیاسی بڵاو ناکردەوە نه ئەبەدەن من لە لای سیاستان نەچووم ئەو وەختە بە هیچ جۆرێ دوایی کە زانیم لە سلەیمانی پەیامنێر نییە پەیامنێری فەرمی هەر کەس بە هەوسی خۆی شتە نووسێ من چووم لە بەغا تەڵەبێکم تەقدیم کرد داوایەکم تەقدیم کرد بە دارە سەقافە و نەشری کوردی کە من ئامادەم ببم بە پەیامنێری ڕۆژنامەی هاوکاری و موافقەتیان بۆ کردم و ئەمریان بۆ دەرکردم ئاوا بووم بە پەیامنێری هاوکاری پێشی ساڵی هەشتاکان ینی لە ناوەڕاستی هەفتاکان بە دواوە بوو بەڵێ 76 بەڵام لە 22/11/1970 تۆ ئەگیری لە کاتێکا ڕۆژنامە نووسی پەیامنێریت و لە ڕۆژنامێکی فەرمی حکوومەتای بۆچی حەمەسەی حەمەکەریم جافەگیری کاکە من هەر ئەو وەختە لە ڕێخستنەکانی کۆمەڵی ڕێژدرانی کوردستانە بووم ئەوە تا منینەکەم لەو دیوە بۆ بێنم شەهادەکەم یعنی تۆ پێشتر پارتی بووی لە پارتیەوە بووی بە کۆمەڵە کۆرە پارتی لە 74ەوە کە ئێمە هاتینەوەی تر پارتی نەما ئاش بەتاڵەوە بەڵێ ئیتر نەما ئێمە دوایی من چوومە ڕێخستنەکانی کۆمەڵی ڕێژدرانی کوردستان ئەو وەختە لە ڕێخستنەکان بووم کە من بەڵام پێشتر ببوورە ساڵی هەفتا و کۆمەڵی مارکسی لینینی و ئەوانەش هەبوون سەرەتا هەر ئەوانت نەئەناسی پەیوەندیت بەوانەوە نەکرد کاکە ئەوان حەلەقاتی سەقافیان هەبوو هەر کەسێک خۆنەوار بووایە هەر کەسێ بیان زانایە تااقەتی لە خوێندنەوە و نووسین هەیە پەیوەندیان پێوە ئەکرد و کتێب و حەلەقاتی ڕۆشنبیریان ئەدایە بەڵام من پێویستم بەو حەلەقاتی ڕۆژنبیری لە شارە زورە چیە بوو منەزیر و من لە شارە زور نازانم من لە شارە زور تێکەڵاو نەبووم ئەو ڕێخستنەی کە لەوێ بوو من تێکڵاوی نەبووم لە سلەیمانی تێکڵاوی ڕێخستنی کۆمەڵی ڕێژدرانی کوردستان بوو لەگەڵ لە ڕێکیەوە لە ڕێی مامۆستا محەممەد دەڵەمەڕیەوە تێکەڵی بەڵە بووی هەر بە تۆمەتی نزی ئەندامبوونی ئەوانیش کەشف بووین ئێمە کەشف بووین تەنزیمەکەمان کەشف بوو ئیتر مەسئولی ڕێکخراوەکە و نائیبی مەسئولەکە و زۆر بووین هەمومان گیرین بێکەوە باشە تۆ ڕاستە لەگەڵ کۆمەڵاوی بەڵام قەڵەمەکەت پیشە ڕۆژنامە نووسیەکەت ڕۆژنامەی هاوکاری شەفاعەتیان بۆەوە نەکردی کە یانی بای ئەوەی تیانە بوو نەگیریت نا کورە ئەوان حەزیان کردو من گیراوم چونکە ئەوان نانزانی من لە ژێرەوە لە ڕێخستنەکە ئیشەکەم یعنی ئەوان لەکوێ دیفاع لە من بکەن من لەسەر ڕێخستنێک لە زدی حکوومەت ئیشی کردو دیفاعم چۆن لێ بکەن بەڵێ بەڵام تۆ تقریبا دوای 8 مانگ هات چۆن 22/11 ئەگیری 22/7/82 ئازادەکرێت دوای ئەمە یعنی تۆ با پێ بڵم چۆن ئازاد کراوە چۆن گیراوە بەڵێ ئەگەر بە کورتی باسیکەی بەڵێ من لە 22/11 کە گیرام لە هەولێر گیرام لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی کوردستان ئەو وەختە ناویان ناوی وا بوو باکوور بوو یا کوردستان شیمالی بڵێ ئەمنی شیمالیان پێوە من لەوێ گیرا هێنامیانەوە بۆ ئەمنی سلێمانی کە هێنامەوە سێرەکەم ڕێخستنەکە هەموو گیراوە ئەوانەی کە مەسئولمان بوون ئەو مەسئولی ڕێکخراوەکە هەموو شتێک تەسلیم کرابوو هەموو شتە لای حکوومەت ئاشکرا بوو بردیان بۆ هەیەی خاصە لەوێش تاقیقیان لێکردین لێرە بە ڕەحمەت وێشقاری کوێسە و باوکم و جەماعەتێک هاتن بۆ لام لە سجن لە سجنی ئەمنی سلێمانی ئیتر لە ژوورەکەی مدیری ئەمن شێقایر بە ڕەحمەت بێ یاخوا هەزار ڕەحمەت لە گۆڕی وتی ڕۆڵە خۆتی هیچ وتووە وتم نەوەڵی هیچم نەوتووە
وتی ئەوە مدیری ئەمنەڵێ ئەو عراقانە هەمووی ئەوتم هیچی من نییە وتی هیچ نەیەژی تا لای سەدام بۆ دەچم ئەوە بوو بە پشتێک بۆ من لە هەیئەش هیچ نەڵێم و لە هەیئەش بەعزێشت هەیە هەر تەحملی تەعزیب و ئەو شتانە بکەم دوایی کە چوو بۆ لای سەدام پیاوەکە سەحابی قسەی خۆی بوو چوو بۆ لای سەدام لەوێ کە تەکلیفی لێ کرد سەدام ئەوە بوو بڕیاریدا ئەفواتێکی عام دەرچوو هەمومان بەربووین لە 22 حەوت بەریان داین و هاتینەوە باشە هاوکاتی تۆ کاتانە مەلا محەممەی شارە زۆریش نەگیرا ئەوش گیرا بوو بەڵام ئەو لەسەر شتێکی تر گیرا بوو لەسەر چی علاقی بە ئێمەوە نەبوو نازانم علاقی بە خۆیەوە بوو شتێک بوو لە بینی خۆی و حکومەتە بەڵێ ئەو کاتانە بەڵێ خر بۆ ئەڵم لە بەرنامەی پێشترا جەنابەت باست کردووە کە مەلا محەممەوە و تۆ بڵین لە دوو کات ڕاستە لە دوو ژینگەی جیاوازە بەڵام هاوکات نزیک بوون لێ کە گیراون بەڵێ بەڵێ ئەو لە سجن بوونیش لە سجن بووم دوایی بە یەکۆ بەر نەبووین من بە جیا بەربووم ئەو پێش من بەربوو بەڵێ باش تۆ زۆر جار کە باسی ئەو شاعیر و نووسەر و شتانە ئەکرێ بینی ومە پێشتریش ئەگریت بۆچی ئەگریت بۆ مەرگی ئەو هاوڕێیانە من لەگەڵ ئەوانە پەیوەندێکی ڕۆحیم هەبووە بە حەقیقەت پەیوەندیەکەم ئەوەنە ڕۆحی بووە ئێستش کە بیر مەکەونەوە بازجار خۆم بۆ ناگیرێ ئەو گریانە ترسە لە مردن کە تۆ ژوەک ئەوان ئەڕۆیت یاخود بیرەوەری ئەوانە هێنا من لە مردن ناترسم من دوسێ جار لە مردن گەڕاومەتەوە لە شەڕەکەی شانێری من لە شۆڕشی ئەیلولا من لە مردن گەڕاومەتەوە لە ژێر پێی دەبابەیەک بووم 34 ساعات من خۆم داوە بە عەرزە لەسەر و شانێری و دەبابەیەک لە تەنیشمەوە بووە ئەو ڕۆژە ئەبوایە من وەکو خۆمان دەڵێن شەهید بوومایە دوایش کە وەختێک گیراوم سجن کراوم چووم بۆ ئیعدام هەر لە مردن نزیک بوومەتەوە لەبەرەوە ئێستش لە مردن ناترسم شتێکم نییە ئەوەنە لێی بترسم کە بڵێم وام کە خوا لێم خۆش نەبێ بۆچی دوای ئەوەی کە لە زیندان ئازاد بووین نەچوویتە ڕیزەکانی شۆڕش و پێشمەرگایەتی بۆچی هەر ناوخۆی عێراق و بە تایبەتی بەرەو ناوەڕاستی شتەڵ بژات من کە بەربووم کاک کەمال شاکر شکر لە ژیانە ماوە لەگەڵ کاک هەمە حایسابیر هەزار ڕەحمەت لە گۆڕی هاتن بۆ لام شەوێک دوای ئەوەی بەربووم بە هەفتەیەک بە ناوی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانیەوە هاتن بۆ لام وتیان ئێمە تۆ دانیشە ئێمە خۆمان خەبەرت بۆ لێ ئەوەگێڕینەوە چی بکەی ئەو کاک کەمال شاکر ماوە شکر لێرەیە ئیتر من نەچوومە دەرەوە هەم دیسان کاری ترم پێسپێرە بە حەقە دەستم پێکردەوە سەر لە نوێ کە ئیتر ئەوەنەی نەخایان دوای بەربوونەکەم من نەقلی جنوب کرام و نەقلی بەغا کرام و ئەمانە ئیتر لەوێ لە ڕێگای برادەرەکانمەوە جارێکی تر چوومەوە ڕێخستن و دەستمان کردەوە بە ڕێخستن لە بەغا و ئیتر ڕێخستنەکەم گەیشتە بەغا ئەو وەختەکە لە بەغا بووم من مەسئولی خەتێک بووم لە ڕێخستنەکانی یەکێتی نیشتمانی بەڵێ زۆر جار بۆ نمونە لەبەرەوەی بەتواتر ئێمە لە بەشەکانی تری بەرنامەکە باسی هەندێک باسی گرنگ ئەکەین بە تایبەتی لە ئەو کاتانەی کە جەنابەت لە ئیعلام ئیشەکەی لە بەغداوەبی بە سەنووسەری گۆڤاری ڕەنگین یعنی ئەوەندەی ڕووەکەی تۆکو ڕوویەکی ئیعلامی عێراقی ناسراوە وەکو ئەوەندە یعنی کە خزمەتی فکر و شۆڕشی کوردایەتی کردبێنە ناسراوە ناوانیە بەعکسەوە من کە بەربووم لە زیندان و ڕۆشتمە بەغا بەشی زۆری ڕێخستنەکان ئەیانزانی کە من ئیشم هەیە لە بەغا و ئیشەکەم اینجا من بە لێهاتووی خۆم و بە زانایی خۆم و بە شارەزایی خۆم لە ڕۆژنامە نووسی گەیشتومەتە ئەو پلانەی کە لە ڕۆژنامە نووسیا ئیراومەتێ لەبەر خاتری کەس نەیراومەتێ لەبەر خاتری ئەوە نەمراوەتێ من پەیوەندیەکم هەبێ من لە ژیانی خۆمان مەقالێکم نەنووسیوە بۆ سەدام حوسێن یا بۆ 14 تەمووز یا بۆ عەفو بۆ 7 تەمووز هیچ شتێکم نەنووسی و چەند جار محاسبە کراوە لەسەر ئەوە چەند جار محاسبە کراوم هەر لەسەر ئەوەش دەرکرام لە ئەخیرا کە من شتم نانووسی بەڵێ من سوپاس دەکەم بەشی یەکەمی بەرنامەکەم کۆتایی پێات بەشی دووەم لەسەر مەسەلەی نووسین و گۆڤاری ڕەنگین و ئەو چەند ساڵی کە لە ناوەڕاستی عێراق بە تایبەتی لە بەغدا بووی ژیان کردووە گفتوگوی ورترەکەین سوپاس بۆ حەمەسەی حەمە کەریم جاف کە لە بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵمان ئامادە بوو سوپاس بەخێر بێ بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ حەمەسەی حەمە کەریم جاف نووسەر و ڕۆژنامەنووس و کەسایەتی کۆمەڵایەتی تاوەکو بەشی دووەم بەخوای گەورەتان دەسپێرین کاتێکی خۆش بۆ هەموو لایە سوپاس.